ئیسرائیل ئەوە دەسەپێنێت کە خۆی دەوێت. ڕەنجنەوزاد توێژەر لە سیاسەت و پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست نووسیوێتی ئیسرائیل هەر لە سەرەتای دروستبوونیەوە یەکێک لە تایبەتمەندیەکانیەوەیە کە ئامانجویستەکانی خۆی دەسەپێنێت و دەیان کاتە ئەمری واقع ئەما سەرڕایەوەی زۆر کات دەوروبەرەکەی و تەنانەت کۆمەڵگەی نێودەوڵەتیش قبوڵیان نییە. هەر بۆ نمونە ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیل لە ژینگەیەکدا کە هیچ لایەنێک قبوڵی نەبوو سەپاندنی واقعە بوو کە خۆی دەویست. لە ساڵی 1940 عەرەب قبوڵی نەبوو لەسەر سەدا 54 خاکی فەڵەستین دەوڵەتێک بۆ ئیسرائیل دروست ببێت کەچی ئێستا نەک هەر بۆ ڕازین بەڵکو داوادەکەن ئیسرائیل ڕەزامەندی نیشان بدات تا دەوڵەتەکەی لەسەر ڕووبەری سەدا 78 خاکی فەڵەستین بێت. بەڵام ئێستا ئیسرائیل ڕازی نییە و مەرجی هەیە بۆ ئەوە. ئیسرائیل لە ساڵی 1967دا چەندین هەلومەرجی دیکەی سەپان کە پێشتر هەرگیز بە خەیاڵی عەرەبدا نەدەهات. ئەویشەوە بوو 100% خاکی فەڵەستینی گرت، بیابانی سینایی داگیر کرد کە بە تەنیا نزیکی 3 ئەوەندەی هەموو خاکی فەڵەستین و ئیسرائیل بوو. پرسی سینا وای لە میسر کرد کە پێشتر ئامانجی سڕینەوەی ئیسرائیل بوو لەمەوە دووە میسر ئامانجی بوو بۆ ئازادکردنی سینا. دواتر ئیسرائیل سینای گەڕاندەوە بۆ میسر بەڵام بۆ مەرجەی دان با دەوڵەتی ئیسرائیل دابنێت و ڕێکەوتنی ئاشتی مۆر بکات. ڕێکخراوی تەحریر کە وەک میسر ئامانجی سڕینەوەی ئیسرائیل بوو لە ساڵی 1994 واژۆی کرد کە ئیسرائیل مافیەوەی هەیە دەوڵەتەکەی لە سەر سەدا 78 خاکی فەڵەستین بنیاد بنێت. کا لەلایەکی دیکەوەکردنی قودس بە پایتەختی ئیسرائیل نەک هەر عەرەب و دەوڵەتانی ئیسلامی دژی بوون بەڵکو کۆمەڵگەی نێودەوڵەتیش دژی بوو. بەڵام ئیسرائیل بێگوێدانە گیانم هەلومەرجەی سەپاند و قودسی بە هەردوو بەشەکەیەوە لە ساڵی 1970ەوە کردا پایتەختی خۆی و دواتریش لە سەردەمی دۆناڵد ترەمپدا ئەمریکا دانی پێدانا. پرسی بەرزاییەکانی جۆڵانی سووریا و ناوچەکانی لوبنان کە تا ئەمڕۆژ ئیسرائیل داگیری کردوون هەمان استراتیژە و ئەگەرچی کۆمەڵگەی نێودەوڵەتی ڕەتی دەکاتەوە بەڵام لە واقعدا سەر بە ئیسرائیلن. لە 7 ئۆکتۆبەر ئیسرائیل بڕیاریدا واقعەکی تر لە غەزا بسەپێنێت، ئیتر بە کاولکردنی بێت یان بەگرتنی بەشێکی بێت بە ناوی دیواری ئەمنی یان بە لە ناوبردننی حەماس بێت. لە ئێستادا واقعی سەپاندووە و لە ئایندەشدا زیاتر دەردەکەوێت بۆیە غەزەی پێش 7 ئۆکتۆبەر کۆتایی هاتوو ناگەڕێتەوە. لە ڕابردوودا هەندێک دەنگبووی ناو ئیسرائیل و فەڵەستین هەبوو کە گوایە سوپای ئیسرائیل بە قوڵایی 1 کیلۆمەتر لە ناو غەزا ناوچەی کەمنی دروست دەکات. کام و باکوور ڕۆژهەڵاتی کەرچەکە دەگرێتەوە و دواتریش بۆ مەبەستا هەموو خان و باڵەخانەکانی غەزا دەڕوخێنێت. چەند ڕۆژێک پێش ئێستاش نەتەوەی گرتوەکان ڕایان گەیاند ئەوەی سوپای ئیسرائیل دەیکات لە سڕینەوەی چەندین ناوچەی کەرچەکە بە مەبەستی دروستکردنی دیواری ئەمنی تاوانی جەنگە کەواتە باگەرێکی زۆرەوە و پلانە ڕاستە. ئەمەش دەبێتە بچووکردنەوەی کەرچەکە بە ڕێژەی 120 و گەمارۆدانی بە سوپا و سەربازگە و خاڵی چاودێری. لێرەشەوە وەرکات بیانەوێت لە هەموو شوێنێکی کەرچەکە ئۆپەراسیۆن ئەنجام دەدەن. ئەگەر ئەم پلانە ڕاستیش نەبێت ئەوەی کە ئێستا هەیە هەلومەرجەکە تەواو و جیاوازە لە هەلومەرجی پێش 7 ئۆکتۆبەر و واقع کۆنەکە ئیتر کۆتایی هات. لە ئێستاشدا هەواڵەکان زیاتر باز لایەکی زەمینی دەکەن بۆ سەر ڕەفەح. بەشێک پێیان وایە تەنیا بۆ مەبەستی فشارە لەسەر حەماس با ئامانجی سازشکردنی زیاتر لە دانوستانەکان و گۆڕینەوەی دیلەکان. بەشێکیش پێیان وایە لە بەرتێکچوونی پەیوەندیەکانی لەگەڵ میسر و ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی ناتانیاهۆ و بڕیارە نادات. هەموو ئەمانە خوێندنەوەی واقعین و دەکرێت ڕاست بن. بەڵام ئەگەر ناتانیاهۆ ئەنجومەنی جەنگ بە جددی مەبەستیان بێت بچنە ناو ڕەفەحەوە و پێیان وابێت ئەو هەنگاوە پێویستە با دڵنیاییەوە بێگوێدان ئەمریکا و نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و میسر دەچنە ناو ڕەفەح و هەلومەرجە سەربازیەکە دەسەپێن و هەموو جیهانیش دەبێت مامەڵەی لەگەڵدا بکات. لە سەرەتای جەنگەکە دەگوترا سوپای ئیسرائیل هێرشی زەمینی ناکات، زیانەکان قورس دەبن و حەماس ڕێنادات و فشارە نێودەوڵەتیەکان جددی دەبن و ئابووری و کۆمەڵگەی ئیسرائیل بەرگێ و جۆرەیەشان ناگرێت. بەڵام بینیمان لە بەرەبەیان یەکدا کە میدیاکانی ژاگایان لێ نەبوو غەزەی کرد با دوو بەشەوە، پاشان باکووری غەزەی گرت. دواتریش گوترا نایەت بەرەو ناوەڕاست ناوەڕاستیشی گرت. وایشی بۆ دەچوون کە پەلاماری خان یونس و باشوور نادەن، بەڵام ئەوە خەریکاوێش بە تەواوەتی دەگرێت. بۆیە بەدڵنیاییەوە بۆ پرسی ڕەفەحی شەروا دەبێت ئەگەر ئیسرائیل ئەو مەبەستەی هەبێت.